لە ڕاستیە نرخێکی زۆر و لە مایانی زۆر گران بووە، یعنی گرانیەکی گەشتە ترۆم کە بەڕاستی لە بەداخەوە بازاریشین هەرچەند گرانە بەس بازاریشین یعنی ئەوتە من حالەسە گۆشتم نییە. جەناب وەکو دوکانارێکی مریشک فرۆش ئەمڕۆ سعری مریشک بە چەندە؟ سعری مریشک ئەمڕۆ لای ئێمە 4150 دینارە عام بازار. سعری مریشک ئەمڕۆ لە لاکۆڵان و تر هاو سعرەکان لە 3750 هەیە تا 4150 دینار تا ڕێگە و بەپێی کرێ و شوێنی کەی ئەیفرۆشێت. پێرێ مریشک بە 3000 بوو. بۆچی نرخەکەی بەرز بۆ دوێنێ بەرز بۆ ئەم ڕۆژ بە قسەی جەنابە بێ نزم بۆتەوە؟ بەڵێ دوێنێت تا لە 4250 مریشکە بوو تا 4500 دینار، بەڵام بەپێی ڕۆشنە بۆ جنوب مریشەکان چێ بۆ جنوب ئەیکردنەوە ئەیبن بۆ جنوب ئەمەش وایەکە کە خۆمان مریشمان کەم هەبێ ئەمەش بە هەلیەزانن گرانە بێ و بەرزە بێتەوە لە بازارە. هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی نرخی مریشک ناردنێتی بۆ جنوب؟ خواستی مریشک بەپێی عەرز و تەڵەبە، هەر کاتێک تەڵەبی زۆر لەسەر بوو ئەو سعری بەرزە بێتەوە کە کەم بێ عەدەدی مریشەکەەوە، هەر کاتێکش عەدەدی زۆر بوو خواستی کەم لەسەر بوو سعری دابەزێ. بەڵام وەکو خۆمان وەکو ئێستا لێرە بازار ئەوتۆ نییە بازار نییە، بەڵام ئەوێ هۆکەی کە ئاچێ بۆ جنوب عەدەدی مریشەکە دابەزێ لە سلێمانیە. وەکو قەسابێک لە شاری سلێمانیە لە بازاری شاری سلێمانیە ئەمڕۆ نرخی گۆشت چەندەیە لە بازاری شاری سلێمانیە؟ سەرتا بەخێر بەسەر چاوەڵا گۆشتی حیوانی وردە بە 26,000 25 بووە بۆ بە 26ش لە ڕاستیە نرخێکی زۆر و لە مایانی زۆر گران بووە، یعنی گرانیەکی گەشتە ترۆم کە بەڕاستی لە بەداخەوە. لە مایان کیلۆ بە چەندەیە؟ 10200 دیناری کەمە. زینە قەپان 10000 ڕۆژیە بە 10000یشە. ئەمە تاوان باسی حیوانی چاک و گۆشتی چاکەم دەرەجەیەک هەشە خشتی خراپ بە هەرزانتر. ئەم نرخە چەند بەرز بووەتەوە لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە؟ وەڵا هەر ماوەیەکی زۆرە بەرزە بەزی تر ئەو مانگێکە بێ زیاتیش بەرز بێتەوە ئەو 25 بوو ئەو بۆ 26 کە نرخی زۆرە. 27 هەیە بەڵێ وەڵای بەداخەوە لە ڕاستی. هۆکاری ئەم بەرزبوونەوەی نرخی گۆشتە چییە؟ وەڵای کەمبوونی حیوانە کەمبوونی بەرەوبوومی ناوخۆیە کە بەداخەوە لە 4 ساڵی ڕابردووە کە حکوومەت هیچ هاوکارێکی ئاژەڵداران ناکا بە هیچ شێوازێک بگرە بەربەست و کار قورسیان بۆکە لە ڕاستیە ئەو هۆکاری سەرەکیە وە زائیدەن هۆکاری دووەمیشەوەی کە لە وڵاتانی دەوروبەری شەر گران بۆ حیوان گۆشت گران بۆ لە ئێران لە سووریا بە تایبەتی ئەوە هۆکاری دووەمە لە ڕاستیە بەس هۆکاری سەرەکیەوەی کە بەروبوومی ناوخۆ نییە و کەمە زۆر کەمە. ئەویش ئەسەگە دیقەت بی هەر ینی بازاریشین هەرچەند گرانە بەس بازاریشین یعنی ئەوتە من حالەسە گۆشتم نییە هیچم سەر نەبریوە. ئەگەر دیقەت بی زۆربەی قەسابەکان یان نیانە یان کەمترین بڕیان هەیە لە ڕاستیە، ینی بەو نرخە کەمە زۆرش قازانج ناکە هێشتا بەو نرخە زۆری 25 و 26ش هیچ قازانج ناکە لە ڕاستیە کە نرخەکە زۆر بار قورسیە بۆ هاوڵاتیان لە ڕاستیە.